بە تەنیشت سنۆبەرە سوتاوەکان داهێنەوێت گۆیژە پاک بکەنەوە. گروپێک لە وەرزشەوانانی شاخڕەوین وەفا دەردەبڕن بۆ ژینگەکەیان کە چواروەرزی ساڵ هەوای پاک و لەش ساغیان پێدەبەخشێ. ئێمە وەک کۆمەڵی شاخەوانی سلێمانی هەموو ساڵێک ئەم خاوێنیاکەین کە لە 150 وڵاتی جیهانە 2 هەفتە مۆڵەتە لە دوای 15 ئەنی هەموو 15 بە 2 هەفتە ژینگە پارێزیە لە 150 وڵاتە ئێمە ژۆک و ئەو وڵاتانی هیچمان کەمنی هاتوین ئەمڕۆکە گۆیژە پاڵاکەینەوە لەگەڵ ئەم ئەندامانی خۆمانە بە هەموو ئەو ئەندامانی خۆمان ئەڵین کە کاتێک گەشت ئەەکەین کە پاک و خاوێنی ژینگەکە ڕابگرن بۆ ئەوەی نەشێوێنرێ. لەسەر گۆیژەش پاژماوەی ئەو گەشتیارانە پاک دەکەنەوە کە بە کامی دڵدادەنیشن و پاژماوەکانیان جێدەهێڵن ئەگەرچی هەوڵێکی کەسی بچووک بوو بەڵام پامێکی گەورەیە بەوەی ئەم ژینگەیە هی هەمووانە و پێویستە بیپارێزین. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی.